ئەگەرچی لە سەرەتای ساڵی 2017 کەرتی گەشت و گوزار تاوەکو بەر لە ڕیفراندۆم لە 25 یونیۆ بوژانەوەی بەرچاوی بەخۆیەوە بینی و گەشتیارێکی زۆر ڕوویان لە ناوچە گەشتیاریەکانی سۆران و ڕەواندز دەکرد. بەڵام لەو بەروارە بەدواوە بەهۆی دەرهاویشتەکانی ڕیفراندۆم و ئاڵۆزی لە نێوان بەغدا و هەرێم کەرتی گەشت و گوزار پاشەکشەی بەرچاوی کرد و زیانی گەورەی بەرکەوت. بەڵێ ساڵی 2017 بەنسبەت کەرتی گەشتاری ساڵێکی زۆر گرنگ بوو کەرتی گەشتاری بژانەوێکی باشی بەخۆوە بینی تاوەکو مانجی داش ڕێژەی گەشتیاران گەلێک بەرز بوو گەشتیار بە لێ شاو ڕووی ناوچە گەشتارەکان دەکرد بەڕاستی بە بەراورد لەگە ساڵەکانی پێشخۆی ڕێژەکە زۆر بەرەو بەرزبوونەوە چوو هەرچەندە دوای مانجیدا بەهۆی ئەو ئارێشانێکە ڕووی ناوچەکە کرد کەرتی گەشتاری کەمێکداتەپی بەتاکی تاسیرێت شێکزار زۆری هەیە ئەگەر بەهات بە ئەو ڕێگایە بواوە ڕێژەکە بەرەو دوو بەرامبەر دەبوو چونکە ئەم ڕێگای پردەیە بە بەراورد لەگە ڕێگاکانی تر مەسافەی 2 سعات کەمتر ڕێگا کورد دەکاتەوە بۆ ئەو گەشتارانی بیانەوێت سەدانی ناوچە گەشتارەکان بکەن. لە هەر وڵاتێکی گەشتیاریدا کەرتی گەشت و گوزار سەرچاوەیەکی گرنگی داهاتە و بە ڕێژەیەکی باش بێکاریش کەم دەکاتەوە کە ئەمە بۆ هەرێمی کوردستانیش ڕاستە. بەڵام ئەم ساڵ لە دوای ڕیفراندۆم و بەهۆی داخستنی فڕۆکەخانە و مەرزەکان و داخرانی ڕێگای پردێ لە نێوان هەولێر و بەغدا گەشتیارێکی کەمتر ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی سنووری ڕەواندز دەکەن. بەمەشەوە خاوەنکارەکان زەرمەند بوون و سەرچاوەی داهاتەکانیان لەدەستداوە. نەک هەرمن تەواوی ئەو کەسانەی کە لە بواری گەشتیاریدا کار دەکەن ئەو ساڵ تووشی سەدمە و زەرەرکی یەکزار زۆر بوون و بەداخەوە کەسیش نەبوو قەرەبووی ئەو زەرەریان بۆ بکاتەوە پێچەوانە حکوومەتەندی هەندێک باری ئەو کەرتە تایبەتانەی قورستریش کرد لە ڕووی گرانکردنی باز و کارەبا و زەری بە و ئەو شتانە. بۆ نمونە زۆر فەرقی کردووە لەگە ساڵانی وەزعی باش بۆ نمونە لە ڕووی مادیەوە زەرەر و زیانمان پێگەیشتووە خەڵکە گەشت و گوزار و زۆر کەم دێت ئەوەش ئەبێتە هۆی ئەوە زەرەرمان بەر بکەویت. گەشت و گوزار بە یەکێک لە پایەهەرە سەرەکیەکانی بەهێزکردنی ئابووری وڵات دادەنرێت و زۆرێک لە وڵاتان بۆ بەهێزکردنی ئابووریەکەیان زیاتر لە کەرتەکانی دیکە گرنگی بە کەرتی گەشت و گوزار دەدەن. لە هەرێمی کوردستانیش گەرچی کەرتی گەشتیاری هەر لە بنەڕەتدا وەک پێویست بایەخی پێنەدراوە و نەبوژاوەتەوە سەرباری ئەوە ئەم کەرتە بەڵای ڕیفراندۆمیش هاتە سەر و ئەوەندەی تر ئیفلیجی کرد. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام چیای کۆڕەکی گەشتیاری لە قەزای ڕەواندز.